دەم باش تەماشاوێنن gelekêja gelekî bixweir بۆ bername xwe bernameyekî xelekî gel û Herêma Kurdistanê çî bike bû kantona Kobanê di nihada Koban de rewşekî gelekî hezkar daye. Rewşa li Kobanê herişên bu ser Kobanê bûye jê derê mîdyayên cîhanî. Hemû her kesek li bendahan diye tiştekî li ser Kobanê bizan bî. Gel û Kobanê çawa ye? Koban sê aliyan ve bi palpiştiya dehan debaba û zerîpoş û çekên pêşketî û dehmeka lojîstiya berdawamiya vekirî û bi piştgiriya bi hezaran çekdarên Daeş hicûm hêrişan dike. Îro 21 roja hêriş bû ser kantona Kobanê berdawam e. Bêguman masaderên xeberî gelek caran li vir li wir nûçeyê derbas dibin, şer bi germî berdawam e. Dema dem jî da rolê Herêma Kurdistanê weke deverekî azadkiriya Kurdan li vir hêza Kurdan علاقاتên dîplomîtîkên Kurdan her tiştekî din heye û Kobanê jî çendîn caran daxwaza alîkariye kiriye. Gel û astê alîkariya Herêma Kurdistanê bi Kobanê çawa bûye? Sibê jî wekû Parlemanê Kurdistanê dibêje ku şandekî Parlemanê Kurdistanê dê seredana kantona Kobanê bike ji rewşa wê bipirse. Belê berezan emro ew hêrişanê bû ser kantonî Kobanê encam didire emro 21 roje hêrişekan bi palpiştî deyan de babe û li heman ka de zerîpoş û çekî giran û yarmetiyekî kirawe û bi piştgirî hezaran çekdar hî Daeş bi ser Kobanê li sê qola we bi çirî berdawam e. Bêguman her em rewşî li Kobanê hevte pêşewe li beraber li êstayî cîhan da germtirîn şwênî şer şwêneke hemû mîdyakanî cîhan hedesekan ئەگوازینەوە بێگومان میدیاش هەیە هەرێک بە شێوەیە گەلێک میدیاش هەیە بە شێوەی حەدەسەکان ئەگوازێتەوە میدیایەکی تر بە شێوەیەکی تر بەڵام ئێمە وەکو وێنارتی کە پەیامنێرمان لە ناو کوبانێ هەیە لە ناو کانتۆنی کوبانێ بە پێی دوازانیاری شەڕ زۆر بە دژواری بەردەوامە لە دەوروبەری کوبانێ بەردەوامە حتا پێشەوە بهینە بەردەمە سەرروکی کانتۆنی کوبانێ بۆ NRT ڕایگەاند کە ئەو شوێنانەی داعش عەلەمیان تیا بەرز کردوتەوە دەوروبەری کوبانینە شوێنە دوورەکانی دەوروبەری کوبانینە کۆمەڵێک خانۆن کۆمەڵێک بینان کە چوڵن دەمێکە چوڵ کراون داعش هاتووتە تیا عەلەمەکانی خۆیان بەرز کردوتەوە سبەینش پەرلەمانی کوردستان سەردانی بریارە پەرلەمانی کوردستان سەردانی کانتۆنی کوبانێ بکە ئاستی یارمەتیدانی هەرێمی کوردستان بۆ کانتۆنی کوبانێکە چەند جارە داوایان کردووە لە کاتێکە هەرێمی کوردستان خەوان هێزێکی چەکداریە لە ئەمان کە داویش لەگەل لە شەڕدەیە لەگەل داعش و خەوەن عیلاقاتێکی دیبلۆماسی فراوانە لەسەر ئاستی ناوچەی و جیهانیدا ئاستی یارمەتیدانی هەرێمی کوردستان بۆ کانتۆنی کوبانێ چۆن هەڵەسەنگێنن لە چه ئاستێکدا بووە و پێویستە چی بکرێت لە خزمەتی بچوونە جیاوازەکانیەوەدام باڵێ ئەحمد لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاکە سەر چاوم بەڵێم ئاستی ئەو یارمەتیدانی هەرێمی کوردستان هەر نەک لە ئاستی پێویستدانین بە پێچەوانەوە زۆر بڵم دوژمن کارانەیە و ئەو سەفەرەی کەوا پەرمانتارەکان بەتەمایە بیکات ئەوە ڕاست نییە من کە کۆبانی ئەڵێ گوشەیشی عەرەبی ئەڵێ بەعدە خەراب البەسرە ئەی دوو ساڵەیەوە لە شۆ بوون لە شۆ خەوتان لێکەوت بوو ئەوانە بۆ سەفەر ئەچن بۆ پارە ئەچن بۆ ئەوە ئەچن بۆ ئەوە ئەچن بەس لە تەلەڤیزیۆنەکان نایان بڵاو بکرێتەوە بڵێن ئەوانە ڕۆی شوورە ئیمڕۆکە کورد لە ئاسی کۆبانێ زۆر کوردی باشوور ئەڵێم و سەرکردا بەڵام ئێمە ئەسڵەن سەرکردەمان هەر نییە ئەوانی کە بە خۆیان ئەڵێن سەرکردا ئەوانە خۆفرۆش و جاشی تورکیا ببورە کاک ئەحمەد هەندێک مستەڵەحەیەکە نەوترێ باشترە سامان لەو لێرەوە کاکە دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم تەوەرێکی جوانم بەداخەوەی بڵۆ جوودێ لە کۆمپانیا کەوتە دەست داعاشەکان ئەو خوێن بژانە بەڵام لەگەڵەوەشا کە گەلی کۆبانیا توانستی 24 ڕۆژە 23 ڕۆژە شەڕەکە ئەگەر و بێت لە هەرێمی کوردستانە بۆیە ڕەنگە بۆ شێوەیەوە نەشەڕشیان بۆ نەکرایە بەڵام ئێمە وەکو یارمەتیداری کۆبانیا ئێمە لەلایەنی بەکرێژیراوێکی کوردیەوە سنوورەکانی حەفر کرد و هینی کرد سنووری هەرێمی کوردستانی دیان داخل لە کاتێکای چیە یارمەتیانە پێم وایە لەمە ئەم بە کۆبانیا تورکیا گوتێتی تورکیا وڵایەنێکی ناوخۆیی کوردی کە خۆی بە خاوەنی کوردستان نەزانێ بە کرێژیراوی تورکیا بەدەستی ئەو دوولایەنەوە هیوادارم لە خەڵکی هەرێمی کوردستانەوە پێشمەرگە قارەمانانەی کوردستان کەوا سەربەلایەنێکی دیاریکراوی مێرش بکەنە سەرە و سەرەتە داعشانە و پشتگیریان لێ بکەن پشتگیری لە ئەو کوردە خوێنمژانە نەکەن کەوا لەگەڵ تورکیا دەستیان تێکەڵە و جا شایەتی تورکیا کە حدودەکان لە کۆبانیان داخەڵ
اون دەستخۆشی بەرنامەکەشتان لێ وڵێ ببڕێ بەڕێزان ئێمە پێمان باش نییە کومەڵێ مستەلح بۆترێ کومەڵێ قسە بۆترێ ئێمە لە ئێستادا باسی ڕەوشێکی تهدیدەکەین باسی دەڤەرێکەکەین کە دەڤەرێکی کوردستانی ئەم دەڤەرێ هەموو میدیاکانی جیهان پێوە خەریکن کە شەڕێکی زۆر تند 21 ڕۆژە بە بەردەوام شەڕ لێرە هەیە بێگومان کوشت و کوشتارێکی زۆر هەیە ئێمە پێمان باشە لەسەر ئەوە کە هەرێمی کوردستان وایکە هاوسنووری ڕۆژاوی کوردستان وەکو ناوچەیەکی ئازادکراوی کوردستان ڕۆلی چییە بێ پێویستەیە چی یارمەتیەکی ڕۆژاوی کوردستان بکە لە ڕەوشێکی وەکو ئەمەی کە لە کوبان هەیە بڵێ ڕاستۆ لە هەولێرەوە کاتە باش هەموو کاتێک باش بەڕێ بەڵێ کای ڕاستۆ سوپاس فەرموو لە قەناعاتی خۆت پێت وایە ئەو ئەندام پەرلەمانانەی کە دەچین بۆ کۆبانێ هیچ کێشەیەکی وا چارەسەر بکەن لە مەساڵەی کۆبانێدا بێ بۆ پێم وانە بە قەناعاتی من بە قووەت تەداخل بکەن باشترە نەوەکو بە قسە بە قسەی شتێک ئەوە دەبێت بەڵێ سوپاس بەسەرنجی تۆش هەرمان دووەکێت گەرمێ بله کەرم کێ کاک هەرمان ئەم دەمێتە باش کۆچەکە دەمێتە باشتر سەبارەت ڕەوشە کوبانێت ڕاستی ئەم هەمی گەلک و گەلک خەمباری ڕاستیژی ئەڤە ئەم نزانین دێ چی بێژین بۆ کوبانێ چێتی کوبانێ گەلها خۆڕاگیریەیە ئەگەر کوبانێ تێیچوو قەنەعەتەمە ئیرادا کوردا تێیچوو ئەوە سەرێ شنگالێ هاتی تەسیراوێ چاند هەبووە ئەگەر کۆبانێژی وەکو شنگالە لێ بێ بدیت ناتە ئیرادا تاکێ کورد هەست و باوەریە تاکێ کوردی چ بسەریێت ژبەرک و قەنەعەتە من لێ چەفتەت مێژوەکە دیر و دیردا و دێ پەشێمانیت گەلێکت مەزت سەر مەڤەئێن لێ بێژین خێرا خودێڕە ما تشتێکتر باە یعنی بۆ کوبانێ وێجا مقابل ما حتى vegavê terkidat ya siyasiya Kurdî hikûmeta me parlemanê me çi xetweka emelî neavêtiye. Veca daxwaza me ew e em vê daxwazê ji parlemanê xwe dîn. Ew şandê parlemanî ku ev ê vê çi ter Kobanê şîna biçine Kobanê ew hemî qunsulxanene li Hewlêrê her çine wan qunsul بەڵێ سەرتیب لە نەرویچ لە ڕێی ڤیدیۆ سکایپەوە بەڵێ ێوارە باش کاکە ئاوکارگیان سەر چاوم کاک کاکە گیان ئێمە پێشتر لە ڕابردووە بەداخەوە لە ساڵی هەشتا کیمیاباران و ئەنفال کراوین ئەو کات ڕەنگە حکوومەتێکمان نەبوو بێ پەرلەمانێکمان نەبوو بێ بەڵام ئەوەی کارەسات و ئەوەی داخە ئێستا ئێمە حکوومەتمانەیە ئێمە سەرۆکایەتی هەرێمانەیە ئێمە پەرلەمانمانەیە باشە بۆچی ئەبێ جارێکی تر ئێمە کیمیاباران نا بەڵام ئەوەی کە بەسەرگەلی کورد لە کۆبانی و لە شنگال هات هیچی وای کەمتر نییە لە ئەنفال و لە کیمیاباران بەڵام بۆچی ئەبێ پەرلەمانەکە ئێمە ژوەکو ئەو پەرلەمانانە کە وڵاتانی هەموو پەرلەمان و حکوومەت و سەرۆکیانە بوو بێدەنگ بوون لە ئاس ئەو ڕەشە کوژەی ملەتی کورد بۆچی ئەبێ ئێمە جارێکی تر خۆشمان بێدەنگی بەرامبەر بەم کارەساتە بەڕاستی ئەمە کارەساتی گەورەیە من داواکەم لە ئەندام پەرلەمان ئەگەر نوێنەری خەڵکە ئەگەر بەڕاستی دێن ئەڵەن ئێمە نوێنەری خەڵکین بەڵێ خۆشمە لە هەولێرەوە ئێوارە باش کاکە کار سەر چاوم وەڵڵی ئێمە پێمان خۆش نییەوە جوابی خەڵک بدەینەوە من ڕێزیشم بۆ کاکسامانە هەیە من بەو کاکسامانە دەڵێن برای بەڕێزم سەرۆکی هەرێم بۆ هەموو عدانی کرد وتی ئەوەی لە توانامدا بێ دەیکەم بۆ کۆبانی لەوە زیاتری پێ ناکرێت سامانە حەجی نییە بێغەمە شوێنی سەرۆکی هەرێمی کوردستان جەنابەت سەرۆکی هەرێم بە هەست کەسێکی تر سەرۆکی هەرێمی ئەم وڵاتە بووە هەر ئەوەندەی پێدەکرا بۆ کۆبانی جعفەری منچی بە هەموو دنیا ڕاگەیان لە ڕووداوتی ئێمە چەک و تەقەمەنیمان داوە بە گەریلاکانی یەپەگە لێ شەڕوانانی یەپەگە یعنی بەڕاستی ئەگەر تۆ ڕق و دوژمنایەتی نییە لەگەڵ پارتیدا کاگەم قسانە بۆ دەکەیت ئەو بەڕێزە باسی حڵات نەگاڵێوان 24 ڕۆژە شەڕەکەن جنابی ڕازەکایەکە لەو هەولێریانەی کە ڕێز و حرمەتم بۆ خەڵکی هەولێر و شاری هەولێرێ یەکێ لەوانەی کە ڕای کرد داعشگەیە نزیکی کەڵک پارتی بە درێژایی 1050 کیلومتر شەهید دەدا لە جەلەولا شەهید دەدا لە مەخمور و گوێڕ و دیبەگە شەهید دەدا لە محوەری خازر و تەلەسقۆف و لەو هەموو سنووری کوردستان شەهید دەدا عیب یعنی باش نییە ئەوە نەدژایەتی پارتی وەڵڵا تاڵەموویەکیان بۆ لێ ناکرێتەوە لە پارتی وەڵا عەبدوڵڵا دووەکێت گەلمێ چاوانی باش براوم گەلێک ساڵی فەرموو سەبارەت بە ڕەوشە کوبۆنێ
کورد هر کورد ام دخواست هر چهار پارچه کردستان کم هوارا کوبانه بشن کورد هر کورد ایران بید ترکیه بید عراق بید سوریه بید کورد هر کورد و همه بید که این افغاوشه و سوهن جیتری را بیته بگوره و سپاس بله ممنون دست دکتۆر شاکری فەرموو ئەم کاتێتە باش سەرچاوم کۆمەڵانی خاڵق ئەبێ بزانن کە کۆبانی جیاوازە لە شنگار و لە مسڵ ئەو قارەمانانە ئەو معجزە ئاستانە لەبەر چاوی هەموو جیهاندا جیهان کە بێدەنگە ئەوان قارەمانانە گیانی خۆیان بەختەکەن و بەو عاشیان لاڕۆن ئەوان نمونەی خەڵکی زەحمەتکێشن نەک قەس و کۆشکرا بوادن وێرەکانی کوردڕاکەن میلیاردێرەکانی کوردڕاکەن دەرکەوتن کە میلیاردێرەکان لەگەڵ زەحمەتکێشنین خەڵکی کۆبانی قارەمان لەگەڵ پێغەمبەرەکانن زەلوکردنەوەی عێبادی پێغەمبەرانن ئەصحابی زەمانن بەڵێ دکتۆر بەڵێ دکتۆر ڕێز لە حماسەتی تۆ لە جدیەتی تۆ ئەگرین بەڵام بۆی بینەر باشتر لە پەیامەکەی تو تێبگە هەگەر بە شێوەیەکی ئاسایی پەیامەکەی خۆت بگەینی باشترە بێ حتا منیش لێرە زۆر قسەکانی تو تێناگەم بەڵێ گیانی خۆیان وەکو ئەسحاب فیداکەن سەربەرزی بۆ خەڵکی زەحمەتکێشی کورد پەیاکەن بەرحاڵ ئازاد دووکت گەرمەیە کاک ئازاد کەرم کە ئەو دەمێتە بۆ کاکە کار باشتر بووتە باشە پەیامان بۆ ئەوی برادرن کە هەفتەیە تەلەفۆن کردی و داکە بنریش کرد بۆ پارتی دیموکراتی کوردستان که ئەو بتونێ هاریکاریانە کرد باشە ڕێل بەروا بەکیری ئەزمێم نەهەوجە پطپطه بکن و اشخاص خمیر کن مال خودرینشتی و مدحا بردن و قاپا بردن و بیشن پارتی رناتی کردم کن او سرود بگیم چن بلابشن کوبان صافی کنه و که من مسئله اکتی یا هجت کت گریته و اوه سیاست اکتی یا هجت کت گریته و کوبکت دو اداره و زاین سلیمانی دستی در کرد که لپت گوران بس هم بحث کوبانت کن که آزاد تکای هم بحث کوبانت کن هم بلاف مسئله بله داد بده بشم کار آزمان بحثی کوبانه بس مسئله که دوی داره و پیشمرگی پیشمرگی کردستان هم یک پیشمرگه همین اپیک و حکمت قبل که فراوان دست که بچه بوی چند تا داکو امید حکمت یک مبیده بچه باید بچه مثلا والله رما داره پیشمرگی کتی چته کوبانه دا برگیش کوبانه کرده و امضای مثلا دیاره مقصد دیاره کو باید که دوی داره همه جاگاری سلیمانی شده لپت آزمان استفاده کردید بنیاد فیلم و سینما و زور سپاس بوده بەڵێ بەڕێزان تکایە میویدارین سەر بەرنامەی باڵبن بەحسێ تەوەرێمە تەوەرێکی زۆر ئاشکرا سەرشاشەت بەرچاوێتۆیە هەنی تشتێکی بەرزینە مبدەویژی گوت و سەرشاشەیژی بێگومان بەرچاوێتۆیان بەحسێ کانتونا کۆبانێتیان هەڵ ڕەوشێکێ هەستکارە شەڕێکی دژوار نێزیمایەکێ لەوەر دەرباز بە ئاستی ئالیکاریکردن هەرێما کوردستانی بۆ کانتونا کۆبانی سەرچە ئاساس بیت ئەم بەحسیان دێتکەن سەرچە ئاساس بیتین وەکو هاوڵاتی بێگومان مەسەلێت ئەوە کە شەڕ سەرنەتەوەکی بیت ئەرکە هەر تاکێکێ ژڤینەتەوەیە ئەرکێ خۆی ڕاستەقینە ڕابیت چاو ئالیکاریا پێشکەشکەش بەر وەختێ شەڕ سەر وڵاتێتە بیت ژیاناتە و ژیانە هەر کەسێکێت کەویتە مەترسیەدا کەواتە ئەرکێ ئەوەیەکی گشتی ئەرکێدا مدەستگەین فەرمیێن هەرێما کوردستان ئەرکێ حەزابێن هەرێما کوردستان ئەرکێ زیینچێکدار ئەرکێن خورتێن هەرێما کوردستان ئەرکێ هاوڵاتیان هەرێما کوردستانی لە چارچوێ ئالیکاریکردنا vê devera Kurdan ku di niha da li jêr hêrişên tundaya çi ye tikaya em awsa em hez dikin ser vî babetî servan pirsa bawîn آرام لە چم چماڵەوە کایک ئارام فەرموو کار گیانم کاتەوە باش سەرچاوم کاگە کار گیان زۆر داشپەیاندین کردووە ئەوەم وت ئەڵێم ئیساش ئەڵێم و هەزار زیاتریشی ئەڵێمەوە ئەڵێم بە بەیاننامە بە وتی سەرۆکی هەرێم وتی چەکم نات وەڵای ئەسڵ و ئەساسی نییە وەڵای سەرۆکی هەرێم ئایتەوێ وەکو چۆن تورکیا زدایەتی کوردی سووریا کا سەرۆکی هەرێمیش یەکێکە لەوان کاگە کار وەڵای پارتی لەوا ترسێ کوردی سووریا بەخەوەت بێ لەگە پەکەکەیە دوای پارتی لە پارتی دەن پارتی لە ناوبەن وەڵی نایتەوێ یەک خەوانێ بڕوا وەڵی ئەوەی کورد بێ و شەرەف و غیرەت و ناموسی هەبێ لەسەر کوبانی چی
بە قورئان شارەزانیم بە قورئان ڕێم بدەن بڕۆی پارتی نایە بە قورئان ئەتم لەوێ خۆمە دەمە کوشت پێشمەرگەشم لێرە و بەشداری شەڕشم کردووە بە قورئان ئامادەم بۆ یەش بچم بەس بە قورئان پارتی نایە لێ سەرۆکی هەرێم نایە لێ خەڵکە بیکەنە خاتر خوا تێ بکەن کە پارتیە ئیتر پێویست بۆ ناگە خەڵخۆکێکدا کاگە کارتیان بەڵێ نادر دەوەکێت گەلمە ڕێیا ڤیدیۆ سکایپێ الو بەڵێ کەرەمکە نسبت با خلق کوبان راستی ویت هریما کردستان چه به هاریکاریا معنوی و مادی و هاریکاریا مادی و معنوی و حیثیت لشکری ویت هاریکاریا کوبان خلق کوبان بکن چون که اوج هر کردن جمانه دویت هاریکاریا که زور باش و بیکولا که مازن بیتا کرن با خلق کوبانه بله هیواداریم پەیامەتە گەشت بیت بەڵێ بەڵێ محەممەد لە بتوێنەوە ئەم کاتە باش کاکە کەرجان سەر چاوم فەرمۆ سید محەممەد سەر و چاوەی ڕۆژنامە نووسم ئەگەر کاتێکم بدێ زۆر سپاس بەڵێ کاک محەممەد فەرمۆ کاکە کەرجان دیارە ئەو بەرنامەیە تەوەرەکی زۆر جوانە و لە کاتی خۆشیدا و گەرمە و گەرمیشە بەڵام زۆر بەداخەوە برادرانێکە پەیوەندی دەکەن بەشی زۆریان پەیوەندیان بەو تەوەرەوە نی کۆمەڵێک ڕق و کۆمەڵە شتی نابەزی و کە دوورە لە تەوەرەکە ئەوەی پرسیارەکەی جەنابەت ئەوەیە کە ئەمڕۆ ئێمە ئەرکی کورد لەسەر چانی کورد چ ڕۆژنامەوانە چه خەڵکی ترە چیە بۆ کۆبانێ بکری یەکەم هاوکاریکردنی کۆبانێ بە قسە و ڕەمز و ئەعلام و ڕاگەیاندن ناکرێ دیارە چۆن هاوکاری بکرێت دووەم بەنسبەت ئەوەی کە ئەمڕۆ ئێمە زیاتر پێویستمان بە یەک دەنجی و یەک ڕەنجی و یەک هەڵوێستی هەیە نەک بەو شێوەیە و لەسەر ئەو حسابە قسە بکەین سێم خۆت دەزانی ئەو هەموو وڵاتانە هاتوونە سەرخەت بۆ هاوکاریکردنی گەلی کورد و بە تایبەتی لە دژی داعش بەڵام بۆ کۆبانێ جیاواز بۆ تۆ بۆ تا ئێستا نانتوانیوە لە کۆبانێ ئێستا لەو حاڵەتەدایە فڕۆکەکان لە شوێنی فەرا دەدەن تا ئێستا نانتوانێت ئەگەر مەبەستی بێ وڵاتانی هەوپەیمان هەمووی بەدە دەکە ئەو زەختەی کە لەسەر کۆبانێ بە یەک غارە دەتوانن هەموو زەختەکەی لەسەر لات بن بەڵام بەداخەوە تا ئێستا نەیانتوانیوە وەکو ئەوەیەک تەماشای دەکەن نازانم چمە بەستێکی لێرەدا کە کۆبان ولا حتا بەرپرسان یەپە گەشتباسیەوەکەن کە ئەو هێرش ئاسمانیەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی بۆ سەر ناوەندەکانی داعش مۆلگەکانی داعش لە سووریا حتا زۆر جار باسی دەوروبەری کۆبانەکەن ئەڵێن ئەوەندە جددی و ئەوەندە کاریگەری نەبووە بە تایبەتی دەوروبەری کۆبانێ ئێستا لە بەرچاوی ڕایگشتی بەدەیاندا بابەی داعش و زڕی پۆشی داعش و چەکدارەکانی زۆر بە ئاشکرا هاتوچۆ ئەکەن زۆر بە ئاشکرا جەپەیان گرتووە شەڕەکەن باشە ئەمە شتێکی ئاشکرایە ڕوون ئاشکرایە کە هێزە وەکو یەپە گیاڵەیە کە هێزەکانی هاوپەیمانە بیانەوێ ئەمانە قەسە بکەن شتێکی ئاشکرای لە هەموو شوێنێکی ئاشکراتر و ئاسانترە بوویان کە هەموو هێزی خۆشیان لە کانتۆنی کۆبانێ خۆیان کردوتەوە بۆەوەی ئەم ناوچەیە داگیر بکەن بەڵێ ئەحمەد دووکێت گەلمێ ئێوار باش کاکە کار باشتر سەبارەت بۆ کۆپانیە دوێژی چی بکەین کاکە کار نەشەرتەوە مەهاری کە بە هەوڵاتیەک بێت پێنج ڕەسیدی پێنج دارە بکرێتەوە باخەوت و بابێتە حکوومەتەوە ئەو کاک ئارام بابێت کاک ئارام ئەمن ئەو دەچین کاک ئاکار حکومەتا کوردی ئەقلیمی مەدە هەمی حاضر هەمی ئیمکاناتێک ئینسانی دەرمان پێشبەرگەتی لەشکری حاضرە بۆ بەس ئەم هیویتکن ڕجال دیز برای خۆی کورد ئەوان کانتۆن ما کانتۆن هەمی ببن ئێک ببن دلێک ببن ڕایەک ڕێکێ بدن هاری کارە ئینسانی بگاتەوان یا دەرمانی بگاتەوان یا لەشکری بگاتەوان ئەو ناهێنن بچن ئارام بێژتر ناهێن مەسعود بۆ هەر كردة الهند يعني كاك احمد دو كبدي ناتا كرنو كتب شاوري درجريشتي تكرن قدر باس نبي ريجرتي وناهل بيجت ناهل السيد بيجت بلا بن امري ما بن انج تسلح يقول تسلم بكتو شاو قبلت دابا كاكي قبلت اخر ابي شريط كان فيري دبوسي لا ابي شريط كان يعني ابي شريط كان بيبس ابي شريط كان بيجي نا بيجي امنا هذه دي هاري مناطر عندي سلاح يقول دنف ما عندي بن امري ما بشوكن عندي كن هاري واكن عدي وانصيني تسليمي واكن بله تماشاوان نجا و پرسکی گلکی گرینگن ها ملت جیر مترسیه دایا ملت جیر شنافچونه دایا 500 ساله کردستان 100 ساله دیهشتا هیوت رجی کردستان یادگیر کریه لی او تشتین ها داعش دستی بود بد او هیلا صوره کرده کو کرد شراسانترین نتوین دوره اوش همین نتوین دوره بتر احتفاظ بمثلا نامیسه و کرامات کرد داعش
وەکو تێتە دنیاسین و تێتە گوتن و تێتە دیتن داعش نات کە ئاخەمە داگیر بکە نەفتەمە بدزە هەر تشتێکە هەکەر ئاخێ داگیر بکە تەخت دکە و هەمیە بۆمبەڕێژ دکە و لێ دچە داعش هات کە دەستی بوو وێ هێلا سوورا کوردان دەبە و ئیرادا کوردان ویجدانە کوردان کەرامەتە کوردان پێدەهەڕفە ئەوژی مەسەلا نامیسەیە فەرمونون چەند کچێن ئێزدی و هزاران کچ و ژنێت ئێزدی نها لە دەستێ داعشدانە نیکاحی و نزانم چی و چی حتا داویێ لە مووسڵێ و لەجیێندن ئەگەر کۆبانێکی کەفتە ڕەوشەکەوسا لە وەرژی ژنێن کوردان ئەبە بەسەری هاتن وی دەمی ئیرادا تاکێ کورد هەرێکیشمان ماڵێت خۆ هەرێکیشمێت مەجی خەدا دێ چه هەستکەن سیراعە سیاسی و هەنظامکی و هەنظامکی و هەنظامکی ئەvە تهدیدە سەر ملەتێکێ سەرنامیس و شەڕیفە ملەتێکێ کو حەتەنها هێلاسۆر بوو یا احتیفاظ پێڤەکریە کەواتە جیاوازیەوان گەلێکش یەن جیاوازیان داگیرکاریان بەرێ گوڤار دۆکێت گەلمەیە کاک محەممەد فەرموو ئەم کاتێ بە سەر چاوم کاگاکە زۆر لەم قسانە بەڕاستی مزادی سیاسیە کەنەمانە ئەی باشە خۆ پێشمەرگە باڵندە نییە بە ئاسمانە بفرە لە کوردستانی باشوورەوە بگاتە ڕۆژئاوا ئەوەی کە ئەچێ بۆ خۆمە مەفرەزەیەک نییە بچێت بە کەڵەشین کۆفیەکە و بە ڕێگا بڕۆ خۆ بجێتۆ لەم شوێن و دەو شوێنە ئەوەی کە ئەچێ بێ ئەبێ تەقەمەنی پێبێ تۆپی پێبێ هاوەنی پێبێ گولە تۆپی پێبێ ڕاجمەی پێبێ سیارەی پێبێ ئایا ئەم سانە بێ بە کوێ بڕوە ئەبێ بە ئاسمانە بڕوە ئەبێ بە دەریایە بڕوە ئەبێ بە وشکانیا بڕە خۆمانە هەموو جێگەکان گیراوە ئەوە تورکیای کە خۆ دەبینی ڕێگەی تێنادا بەڵام هەرێمی کوردستان بەڵام وەزیری کانتونی جززیرێکی هاوسنووری باشووری کوردستانە پێشتر بۆ ئێنارتیراگیان دەبوو کە ڕێگا هەیە لە سەرەکانیوە لەو ناوچەوان ئەوە بتوانن جەپە بکەنەوە لەوێ یارمەتیەکان بۆ کۆبانێ بڕوە بە پیادە ڕێگا هەیە بەڵام بە پیادە خەڵک مەفرەزێک بڕاتەیە کاگاکارەبێت چی بکە بەڵام کاکەم لە براگان کۆتەوە ڕێگان پێ بدەن تۆزێکی کە بەڵێ بە ڕێگا بێ بڕۆن چی بکەن ئەمانە بێ تەقەمەنی باشیان پێ ئەمە لەلایەک ئەمجا من پێم وا بێ ئەمە پلانێکی نەودەڵەتی بێ ئەوە بوو نەتەوە یەکتۆ ئەمریکا ڕێگەی بە داعش و بە وڵاتاندا کە تا نزیکی هەولێر بۆ تا مەخمور کەگەیتە مەخمور هێڵی سوور بوو بەریس بەدەوانەوە ئەوە بوو لیاندا و گەڕانەوە بەڵێ حەسەن لە کەرکووکەوە کاک حەسەن فەرموو باشی بەڕێزم سەر چاوم وڵای من ڕێی خۆم هەیە لێ دای بڕم یعنی ئەوە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت یعنی ئەوان بڕیارەدەن بزاری ئایا جێشی پێشمەرگە بڕا بۆ کۆبانیان نەڕوە یعنی ئێمە لە خۆمانە نازانین چ بڕیارێک بدەین ئایا بڕۆین نەڕۆن خەڵک هێڵە کاکە خۆمە دەمە کوشتارەیە یعنی ئێمە حکوومەتمان هەیە ئێمە سەرۆکمان هەیە ئێمە شتانەمان هەیە ماتوان ئەوان بڕیار بدەن ئێمەش لە خزمەتیان ئێمە حەزەکەین لە ڕاستیە نەک خۆم بدینە کوش بۆیان هەنی ئەو شتانە هەمووی بکەین بۆیان بەڵام ئەوە حکوومەتمان هەیە سەرۆکمان هەیە ئەوان بڕیار بدەن لەسەری بەس بوو تا ئێستا بڕیار درراوە یان نا بڕیارەکان چۆن بوون هەڵویشتون هەڵە سەنگینیان نەدراوە ئەوەیان ئێمە نینە یعنی ئێمە خۆم پێشمەرگەن ڕاستی خۆم پێشمەرگەی زێرەڤانیشم وە قوتەیاگەم بەڵام ئەوانە توانن بڕیار بدەن بڵن کاکە بڕۆن نەڕۆن یعنی ئێمە لە خۆمانە بڵین کاکە خەڵکی کاکە جانا دەوێت دانەیەک تەلەفۆنی بۆت کرد کاکە ئەحمەدی من لێ ڕۆم خۆمە دەمە کوشت بە سەرۆک هێرێم نایڵێ ئایا سەرۆک هێرێم لە قانجازی حکوومەتی کوردستان قسە ناکە ئایا لە سەحسە قانجازی کورد قسە ناکە سەکوردی جەنەکەت هەیە بەڵێ مراد لە هەولێرەوە باشی کاکە گیان سەر چاوم دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم بەڵێ سپاس ئەم پێم وایە ئەمڕۆ دنیای پێشکەوتن و دنیای یعنی کاوانەی مەسلەی یەخبار و شتەکان چۆن ڕۆئەدا و چه حەزێ بەشداری ئەو مەسلەی کۆبانی و مەسلەی شتەکانەکە بە حەقەتەوە هەمووی دیارە بە تایبەتی بەشداری هەر حەزبێک کەوا بە ڕوح بە عەمەلی بە بەیاننامە یعنی قسەکانی و عەمەلەکانی کە یەکە ئەوە دیارە چه حەزبێکە کۆمەڵی خەڵکی قسە دەکا من پێم وایە مێژووە دەنووسێتەوە چه حەزبێ لەگەڵ مەسلەی کۆبانی بە عەمەلی خەڵکی کۆبانیش دەزانن یەپەگەژەوە ئەزانێ پێم خۆش نییە لەم تەلەڤیزۆنی بەڕێستانەوە هەندێک مەسائلی بڵی تەشیرەکرێ و قسە ئەکرێ مێژووی هەر حەزبێ دیارە کە مەسلەی کۆبانی چۆن بەشداریەکە خەڵکی ناردووە خەڵکی نەناردووە لە تلکۆچەر لە شنگال تا ئەوە مەقسەد یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی با خەڵک بە وجدانەوە سەیریکە سەیری بەرنامەی یەکێتی بکە سەیری یەکێتی بکە بزانە چۆن بەشداری کردو ئەوە عمل دیارە ئەوەی کە حدودەکانیش داخراون و پێش ئەو سیاسەتە کراوە کۆمەڵی خەڵک لێرە پەروەردە کراوە بۆ جانی یەپەگە عقد ئەوەش دیارە دەستخۆشتان لێکەم هیوادارم بەردەوام بن بۆی خەڵک زیاتر بەهانای ئەوێ و بتیشڵا بانیش ناکەوێتەوە خەڵکی بە شرف و بە کرامەت بەرگری لەو خاکاکەن سەرکەوتشیان بۆ خوازم زۆر سپاس بۆ تەلەڤیزۆنەکەشتان بەڕێز بەڵێ کێمان لەگەلە هیوانە شایست کاکی وا فەرموو وا بەڕێزەکەم دەستخۆشی بەرنامەت دەکەم بەڵێ سپاس برای بەڕێزم
چوونی پێشمەرگا بۆ کوبانێ لە دەست حکوومەتی ئێمەدا نییە یعنی ئێمە خۆمان مادی نەکەین بەڵێ لە دەست حکوومەتی تورکیایە بنێری یان نەنێری تورکیا بڕیار بدا بچی یان نەچی تورکیا داعشی دروستکردیە لۆشی نییە بەرامبەری داعش بوەستیتۆ لە کوبانێ هەموو پشتگیریەکانی کوبانێ لۆ داعشی تورکیایە ئەو تورکیا ئێستا ئەوەکمان لەگەر بەرژەوەندێکمان لەگەر تورکیایە ئەویش نەفتە بینێ بڵێ پێشمەرگەی دەنێرمە کوبانێ قەتعی دەکا یعنی مەسلحەتەکەمان لێ نامینێ بەرژەوەندی کوردی کوردستانی خۆمان لەگەر تورکیای نابی پێشمەرگەی بنێری ئەگە بیەوێ مەسلحەتەکەی نەمینێ مەسلحەتەکەی نمینێ با پێشمەرگەی نێرتە کوبانێ بەڵێ یعنی تورکیا بڕیار دەدا یان بچی یان نەچی لە دەست حکوومەتی و سەرۆکی حکوومەت و سەرۆی هەرێمدا نییە ئەوەی لە خۆی وەدەری خۆیمان لێ دەکا ڕاست ناکە بە هیچ شێوەیەکی دەست خۆشتان بەڵێ هیوامان لەگەلە لە شایست کاکیوە بەڵێ بێن ڤەدانێکی و دێ بەردەوام بین MRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن ولی تەماشەوەندنیجا دوو بارە سەڵاف لوە بن ئەم هیویدارن هەر کەسێکی پەیوەندی بکات لە چارچوبێت تەوەریدا باڵێ بەڕێزان پێمان باشە لە چارچەوەی تەوەرەکە تکایە گەر قسە بکەن سەرنجێوە لەبەرەوە لەم بەرنامەیە ئەوەی گرنگ بێ لەلای ئێمە گەیشتنی سەرنجێوەیە بە هەموو بیرروبووچنە جیاوازەکانتانەوە ئەمە بەرنامەی خۆتانە بەس پێمان باشە لەسەر تەوەرەکە کۆمەڵی مستەڵحیش بەکارنێنرێ بۆی تەشە نوش دروست نەبێ بۆی پەیامەکانتان بگە بەڵێ محەممەد لەو لێرەوە بەێ بەێ فەرمو کای محەممەد فەرمو خەرچی کۆبانێ قارەمانە لەلای هەموو کوردێک بەڵێ خەرچی کۆبانێ قارەمانە لەلای هەموو کوردێک کۆبانێش یارمەتی بە هیچ شێوەیەک پێ ناگاتن ئەو کەسانەی مزایدەش دەکەن و قسەی ئەولا دەکەن قسانە زیادە کاک سامانی بەڕێز بەخۆی دەتوانی بسوڕێتەوە بستە کۆبانێ ئەگەر پاسپۆرتی هەوی دەتانی بچیتن مزایدە دەکەن سەر پارتی لە ساوداودا هەموو کەس دڵی دێک کۆبانەیە پێویست ناکە ئەو قسانە نەبکاتن وڵا خۆتی نەچوو هەڵام پارتیی کرد ئەوەی کرد ئەو قسانە زیادە بەڕاستی لە بەرنامەکەشتان مەدارمەدەن خەرگە قسانە بکاتن توش ئازادی کاک محەممەد ئەوی شازادە قسەی خۆی کە توژی بەرسبە بدە و زۆر ئازادی مشکلێکەیە ناکرێ هەموو کەسێ وەکو ئینسانەکان هەموو وەکو یەکتر بکەنەوە ئەو قسەی کرد زیاتر لە چەند کەسێک بەرسیدایە واسایە شتەکە معلومەوە مۆزعەکە کووە و هەم کەس وا دەزانی کووە مۆزعەکە بەڵێ بەڕێزان ئەمە نیقاشێکی کراوەیە شارعی کوردستانی شارەیەکی فرەبووچوون و فرە ئایدیا و فرە تێگەیشتنە لەبەرەوە بیرروبووچونە جیاوازەکانیش هەیە هەر کەسێک بیرروبووچنی خۆی هەیە ئێمەش لێرە ڕێگە نادەین هیچ کەسێک ئەم سەک و یازادی ئێوە استیغلال بکە کۆمەڵی قسەی ناماقۆڵ دۆلار و ئێوە بڵێ لەبەرەوە ئەمە ناکرێت بەی شێوەیەک بەڵام مەکەرێک ڕەخنەشە بێ فەرمونون باوی تر جاوی باتەوە ئیتر بیرروبووچنی ئازادە هەر کەسێک بابێت پەیوەندی بکە وەکو خۆی ئەوێ قسە بکە بەڵێ چێمان لەگەلە زەریان لە هەولێرەوە ئەو کاتتان باش هەموو کاتێک زۆر سپاس بن زۆر تەوەرەکەت بەڕاستی ئەمە هەموو لایەک حەز دەکەین وەکو کوردێک ئەگەر لە تواناماندا هەبی هێزی پێشمەرگە بنێردرێ لە کۆمپانی لە هاوکاریکردنی برا کوردەکانمان نەوێ بەس بەڕاستی ئەوەی سێرە لێ من هەرچی دی و خەتایەکەی دەخاتە منی بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم بابا سیاست هەوەنتە نییە ئەچوە هێزێکی ئەلێرە بنێرە کۆبانی بینێری وڵاتێککە ئاسان نییە و هەموو دەزان خۆشتەکە ئاسان نییە یا ئەوڕۆ هەموو دنیا چاوی لەسەر وەزعی ئێرەیە ئەمریکایە رووسیا نەزانم ئەوروپایە هەموو دنیا چاوی لەسەر ئێرەیە ئەتو بە ئاسانی ناتوانانی تێکی بدەی پێشمەرگەی و ڕەوانیکەی باشە سبەیان پێشمەرگەی بنێری ئەوێ هەر ئەوانێکە ئێستا مزایدەمە لەسەرەکان پێمان دەنێن جەنابی سەرۆکی هەرێم پێشمەرگەی ناردەوێ ناردە کۆبانی بە کوشتنیدا خەرچی بە کوشتنە مەعاشی نەدایە ئەو خەرکی کە هیچی کردە سەر بینایی کەناڵی NRT ئەو یەکێتێ بەڕێزانە باشە لۆ ناچن لە کۆبانی دیفاع ئەوات لە قەڵا دەزێ فەرموو کاکە تا چۆنی باشی سەر چاوم زۆر بەڕێزی من خۆش بیسەڵ پێم وایە ئەو شتانە هەمووی مزابێ دەیکات ئێستا جا هیچ نەبوو جاگەر کۆبانە ئینشاڵڵا ئازاد دەبێت ئینشاڵڵا ئازاد دەبێت و ئەو تەوقەی لە دەوری لا دەچێت اینجا ئەو کاتژدانە وەکو جارەکانی کە وەکو شوێنەکانی کە چەند کەس خۆی پێوە هەڵدەکێشێت و دەڵێ داوای هاوکاریم کرد و من نازانم چیم کرد و
بنا یەک کەس باوەڕ ناکەم یەکێتنیش مای لەوانەیە شتێکی کرد بێت هەندێک شتەکانی دیارە بە هەڵوێستەکانیەوە دیارە من هەندێک کەسی کە هەیە پێم وایە حەساریشی خستۆتە نەک هاوکاری کرد بێت دنا ئێستا دنیای ڕێککەوتن و هاوپەیمانەتیە ئەی هاوپەیمانەتی تووشەمان کووا لەکوێ ئەوەندە بەشان و باڵیمان هەڵدەگوت و ئەوەندە خۆمان سوور دەکردەوە کە لەگەڵ تووشی هاوپەیمانی نازانم چی 5 ملیارد دلاری دەدەێت تاکە بە ئەو تەوقەم بۆ بشکێنێ هەموو دنیا چەک و ئەسلحە دەفرۆشێ بە پارەی دەدەمێ بە نەوتم هەیە هەموو شتێکم هەیە بەس هیچ زۆر خەڵک هەیە لە خەمی کۆبانەیە بەس بە قسە بەس ئینشاڵڵا کۆبانەش ئازاد دەبێت بزانە چەند کەس خۆی پێوە هەڵدەکێشێت کە ئێمە چیمان کرد و چیمان نەکرد و نازانم چی بەڵێ ئارام لە هەولێرەوە ئەم کاتت بە قوربان هەموو کاتێک خۆشەوەتەوەرەکەت کاکە بەڵێ زۆر سپاس فەرموو نازانم باسی ساعتێکەکەی پاڵەتی چی و حاڵی هاوکاریکردنی کۆبانی چی و حاڵی چی ئەو ڕۆژان سەدان گەنجە کۆبانێک کوژرێت حکومەتی ساڵوێستی نییە چونشی هاوپەیمانە کێرە مابینی پارتی و تورکیا هەتا ئەو هاوپەیمانی هەبیت کوردانی تورکیا و کوردانی سووریا و ئەو کوردانێکە لە جۆردەستی تورکیای عەلەوی باشتر نابێت بۆیە با پێم باشە ئەو تەوەرە زۆر درێژەی نەخایەن دەوەرەوەی دیارە تا خۆت پارتی بەرنامەی چی و منهەجی چییە کاک زریانیش باسی برایانیشەتی نازانم چی چیەکات باسی شنگال ئازاد کات شنگال ڕزگار کات ئەو زار باسی کۆبانی بکە شنگالیان فرۆشت سەدان گەنجیان فرۆشت سەدان گەنجیان کوشت ماڵی ئێستا خەڵکیان وێران کرد با ئەو بچیت شنگالی ئازاد کات ئەو زار باسی کۆبانی بکە یەکێتی بای خۆی کردیە بە پارتی بیکە دەستان خۆش بیت هەڵێ کێمانە گەلە شۆڕەش لە سلێمانی ئەم کاتەوە باش سەر چاوم دەستخۆشی بەرنامەکە و لێەکەم باڵێ سپاس یەک پرسیارە لێەکەم خۆ جوابەرە تەشیر نییە و نە قسەیەکە پرسیارێکە کەم و تۆ جوابم بیتەوە مەمنونە من ئەگەر تایبەت بێ بە بەرنەمە و بە ئێنارتیەوە تاواکە تایبەت بەشێکی ترەوە من ڕێی نادەم لێرە ببوورە باش زۆر چاک ئێمە چەند بە هەولێر و سلێمانی و کەرکووک چەند بە دووەکیش چەند کەسە بین چەند نەفەرە بین بڵێن سەرژمێری سەرژمێری باس سەرژمێریکی دقیق نییە بەڵام باس لە 5 ملیۆنەکە زیاترەکە 5 ملیۆن کەس ئێمە 5 ملیۆن کەس ئەم هەموو حیزبە ئەم هەمووی ڕێ ناکەوین لە ناویەکە هەمومان کوردین برای یەشین پارتی یەکێتی گۆڕان ئەم بۆ لە ناویەکە ڕێ نەکەوین هاوجا ئەو پرسیاری تو بوو منیە لەبەرەوە بەڵێ کاک شۆڕەش من مجرد ڕۆژنامە نووسێکم و لە کەناڵێکی ئازادە خزمەتی ڕایگەشتی خەڵکی کوردستانەکەم ئەو پرسیاری تو بوو بەرپرسێکە بوو بەرپرسێکە هیوادارم بەو پرسیاری تو بوو سەرکردەکانی کورد و بەرپرس و حزبەکان گەیشت بێت ئەوەی تواڵی بووایە ئەم قسەیەک هەر کەسێتە سەر تەلەڤیزیۆن قسەی نەکات جێ قوبوڵ نییە و کاکە بەێمەڕ لە ناویەکە بێکەوین ئێمە برای یەکین گۆڕانە بی یەکێتی ڕقی دێتە پارتیە بی یەکێتی ڕقی دێتە یەکێتیە بی گۆڕان بۆ ڕقمان لە یەک بێ هەرەوە منەرەوە ئێمە برای یەک بین کەسی یەک بین بەڵێ سیروان لە هەڵەبجەوە بەڵێ جانەکەم ئەم کاتتان باش و دەستخۆشی لە تەوەرەکەیەکەم سیروان کانیفاین داڵۆزێ تازەوە بەڵێ فەرموو بەڕێ گیان قەزەی هەمووی کەخسەکانەکە ڕێزم ئەمە ئینسانەوە ئازادە فکرەیە بەڵام زۆربەی و کەسانێک کە قسەکەن وەڵی هەر وەکو چۆن ڕەهەندێکی سیاسیان گرتەوە کویکێتی پارتی و یعنی کوردیان بەش عاتفین نەختە لەو شتانە کە حیزبێکمان گرت ئەمانەوەی هەموو مەناسی زەبینەوە بۆ چوونێکی هەڵەیە و قەزەی یەکێتی پارتی هاوکاری کوبانی کە ئایا یەکێتی پارتی هاوکاری پێشمەرگەی کردووە مخۆن پێشمەرگە بۆ وازنێنە باوە ڕوو هەبێ یعنی وەکو چۆن تەریقە بۆ پێشمەرگە یعنی ئێستا بتەوێت یەکێتی پارتی ئەگەر بتەوێت هێز بنێرێ بۆ کوبانی یەکێتی نیشتمانی خەڵک زۆر وەس پێگاڵێ وای کردووە مێ کردووە هیچی نەکردووە من خۆم هاوڕێمێ لە کوبانی ڕفمە لە کوردستانە لە فەکە سەردانم کردوون ڕۆژمەتەوە شوێنانە بەڕاستی هەمووی درۆ دەلەسەیە لەگەر ڕێزما بەس دەمێکە قسەیەکە وەکو چۆن ئەو برادەرەوتی کە دوایکە کوبانی ئازاد کرا شەڵا ئازاد شەکەنەوان کورد پەروەرە نەوان سەرکردەیەکیانەیە ڕێبەراپۆیانەیە کە بە شێوازی پەروەردەیکردن فێری دزی و نەوشەی ڕەش و بازە تەسەڕوفاتی تری نەکردووە جا ئەرکێشە و قاعدەی هەبێت دڵنیا بە سەرکەوتن بەدەستێنێ قاعدی زیرەک خەڵکی زیرەک دروست دەکا دڵنیا بە قاعدەکانی ئێمەش خەڵکانێکیان دروست کە لەگەر ڕێزمە لە باشووری کوردستان بەس بیر لە فەساد پارە و دزیەکە بەڵێ خەلیل زاخود گەلمەیە بله برا بحث کوبانی که کوبانی جار ما کوبانی رحامه کوبانی دل ما و بس هرچی تو تیده بیش سروک هونا که کاما کی دولتی بو مچه کرا که سلاح دامه که چه دامه
بخواد شدينا عطان بش كوباني 700 كيلومتراش مدينة والبني دنيايا برای حدیث حچی عاجز بلا کلام کل بشد کوبانی رد کی را چون کوبانی شریکن داویدی کل قال ویر سارو کشید و هر سارو کل پیشیا جبهی ساکلی پیشیا مهمیا کاز بحث سارو بازانی نکرد از هیوی دارم سارو جاوه ما سارو ذله ما سارو حامه برای عزیز بس ما حتی کی کرده حسابن حچی تده بحث کرده کرده بج ناچ کوبانی ناچ فلان داره بس ما حتی کی برا سروک بازانی و هب جوانه خواب کره خواب برای خواب همیل پیشیا جبهینا بله هوشمان لسلمانیەوە ئەم کاتت باش کاگەکار هەموو کاتێک دڵنیا بە کەوتنی کوبانی کەوتنی هەموو کووردا کەوتنی هەولێرە دڵنیا بە بۆ قسێک حکار چونکە ماڵ ئەسە بۆ سەرکردەکانی ئێمە خوێنی کورد و ڕۆڵەی ئێمە ئەفرۆشن بە نەوتێک کە بازرگانی پێوەکەن بە تورکیا هەمومان نەزانین ئەوە چەکی تورکیا و تەقەمەنی تورکیا لە ناوچەکان و بەرەکانی شەڕ ئاگیرێت ئەم هەموو وڵات و وەزیر و سەرۆک وەزیرانە ڕوو لە هەرێمی کوردستانەکە با ناتوانن شەفاعەتێ بۆ براکانیان بکەن لە کۆبانی ئەو خەڵکە بۆ ڕاستەکانە لە خەڵکی کوبانی و باشووری خەڵکی سووریا لەکەیەکەوە هاوار لە سەرۆکی هەرێم و لە هەرێمی کوردستانەکە لە هاوکاریمان بکەن ئەمان حەساریانە خستنە سەر باشە بۆ داعش دەتوانێت کەسێک لە بەریتانەوە بێنێ ئێمە ناتوانین براکانمان ڕزگارکەن هاوکاری مرۆیان بکەین ئەو برادەرە ڕاست دەکات من کەسێکی وەکو هاوڵاتی بۆ چۆ بچم بەس ئێمە وەزیری پێشمەرگەمانێ و سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمانەمانەیە وەڵی گوناحە ئەوانە پێیان بڵێ سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمان و وەزیری پێشمەرگە ئەم خەڵکە تاکەی وجدانی ناجوڵێت 50,000 کەس لە ئەنفال و لە کیمیا بارانایە لە قەتڵ ئامایە سەرۆکی هەرێم تاکەی ڕاناسڵەکێ واز لە نەوت و بازرگانی بێنن 3 ملیاری تورکیا قەرزارین بەڵێ سابیر لە سلێمانیەوە بەڵێم کاتم واز کاگاکار لە فەڵکی بەرنامەی لێکەم من ئەڵێم بجارە یەکەم جار ئەڵێم کوردە بەسێتی حیزبێنە خاکە لە ژێر پێی دوژمن دەربێنە بڕۆ لە لوچکەوە هەرس مەهێنا بۆ ڕزگاری خاک یەکبوون هەوێنە واتا ئێمەی گەلی کوردن هەتا یەک نەبین و یەک دڵ یەک گیان و یەک بیر و یەک بڕوان نەبین سەرێکمان نەبێت لە مەنزەڵێکە کە هەمومان چاومان لەو سەرە بێت کە بڕیارێکی سەرتاسەریمان بۆ بدات کە چی بکەین و چی نەکەین و دوای ئەوە ئێمە خاک دایکە دایک پیرۆزە ئێمە دایکمان لە خاک دراوە ئایا فەرقی بینی کۆبانی و فەرقی بینی بە درەوجەسان چییە فەرقی کرماشان و فەرقی لۆستان چییە لەگەڵ دیاربەکرا ئێمە ئەبێ هەمومان یەک دەست و یەک گیان بین ئێمە کە پاکتاومانەکەن بە ناوی پاکشاوی نەزادیمانەکەن بە ناوی کوردەوە هیوادارم کورد ئەگەر بێوێ بەوا دڵی درونەکەی ڕازیکە گەلەکەی خۆی بە کوردە ئەم قەت ناتێتە سەر و پێچ ڕابیانی ئەوە کوردە دووبانە میترە کورد بەڵێ کاک سامان فەرموو ئەم کاتێ باش بەڕێزم سەر چاوم بە نسبەتی کۆبانێ خەڵکی کوردستانی عێراق مزایدە بەسەر کۆبانیەوە کە باسی ئەکا ئێمە خۆمان پێویستمان بەهێزە پێویستمان بە هاوکاریە با شنگال با جەلەولا با دووسخورمات و کە تازە دوژمنانیان هێناوەتۆ ناو دووسخورمات و با ئەوانە ڕزگار بکرێن ئەو کاتە باسی کۆبانی بکەن کۆبانی خۆ کورد تیارەی نییە بچێ لەوێ قوت دابەزێنێ لەکوێوە لە تورکیا و تورکیا دژمنی کوردە ئەوە نەبێت بیاڵە کورد بچێ لەوێ هاوکاری کوردی تر بکات دیتر ئەم مزایدانە بەسە خەڵک باسی ئەوە ئەکات ئێمە خۆمان جارێت پێویستمان بە هاوکاری هەیە بەڵێ چێمان لەگەڵە کاک محەممەد فەرموو ئەم کاتۆ باش کاکە سەر چاو بەڕێزی کاکە ئەوە لەسەر کوبانی کاربەدەست و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان پێویست ناکە بڕۆم بۆ کوبانی پێویستەکە و کۆنتاکانە هەڵوەشێن و کە لەگە تورکیا کردویانە لێەوە نەوت ئەڕوا کە تورکیا دوشمنی کوردە تورکیا نایاڵە بریندارەکانی کوبانی بجێزێتەوە بۆ سنووری تورکیا بۆی چارەسەریان بۆ بکرێت بۆ ئێوە پێویست ناکە پەرلەمانی کوردستان سەردانی کوبانی بکات پێویستە و کارانە پێ بڕۆنەوە و دەفاعدارانی ئەم کوردستانە هەمویان کۆنتایشانێ لەگەڵ تورکیا بۆیە پێویستە کۆنتاکە هەڵوەشێنەوە لەبەر ئەوەی تورکیا دوشمنی کوردە و کۆمەڵێکی تورکی زۆریش لە هەرێمی کوردستان نەیشەکە پێویستە هەموو گەنجانی کوردستان حاڵ تورکانە دەرکەن لەبەر ئەوەی تورک بە هەموو شوێک دوشمنی کوردە لەبەر ئەوەی با ئێمەش هەرچی تورکە لە کوردستان دەریکەین و هەڵوێتمان هەبێ بۆ خەڵکی کوبانی
چکۆ کوبانی بەڕاستی بریندارە ئێستا بەڵێ خۆشە بۆ بەرنامەکەتان بەڵێ سپاس بەڵێ بەڕێزان ئێمە هیواداری سەرنجی خەڵک گەشتی بێت لە هەموو ئاراسە بیر و بچنە جیاوازەکانەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بەڵێ تەماشاوانە نێژە ئانها لە کوبانێ شەڕێکی گەلێک دژوار دەمەشە بە هەزاران خەڵکی باکوورێ کوردستانی لەسەر سنوورێ ڕێحا و باشوور و ڕۆژئاوا و باکوورێ کوردستانی کۆم بوونە گەلێکی شوانە دەچن تەڤلی ڕەفێنیە پێگە دەبن هەر هەماندەمدا وایکە میدیاندا تێتە بەڵافکردن ژن کاڵ پیرێک هەر کەسێکی لە کوبانێ دەستی خۆدایە تڤەنگێ و ماڵین خۆ و باژارێ خۆ دەپارێزن لەوەر شەڕێک نەهات گەلێک جیین کوبانێ شەڕێکی ڕاستەوخۆ شەڕێکی سنگ بسنگ تێتەکردن دیگەل چەکدارێندا ئاژ بوو کانتۆنا کوبانێ نەکەبێ بێگومان بەرێ هەر کەسێکی لە داوی بوویەر و پێشهاتێن کوبانێ ئەوامەژی پێشکەشگیری لەسەر هەندێک بۆ گەلوێ ڕوو لە هەرێما کوردستانی بۆ ئالیکاریکردنا کوبانی چاوبێ حتی صبح الویری جارێکتن خزمەتات کەین ئێوار باش